جۆرە پشکنینێکی خوێن کە بۆ چاودێری کاریگەری دەرمانی شێرپەنجە بەکاردێت لە ئێستادا لەلایەن کۆمپانیایەکەوە هەوڵی بۆ دەدرێت بۆ ئەو خەڵکانەش ئەنجام بدرێت کە نیشانی شێرپەنجەیان نییە تا بتوانن ئەو جۆرە لووەی شێرپەنجانە بدۆزنەوە کە تازە دروست بوون. جۆیس ئێرس ڕەوشی باش بوو کاتێک ئامادە بوو پشکنینی خوێنی بۆ بکرێت تا بەشداری لە لێکۆڵینەوەکەدا بکات، بەڵام شۆک بوو کاتێک لە ئەنجامی پشکنینەکەدا ئاماژەکانی شێرپەنجە دەرکەوتن. من ڕۆیشتم و خوێنیان لێوەرگرتم. پیان گوتم پاش نزیکەی هەفتەیەکی تر پەیوەندیم پێوە دەکەن. و پاش نزیکەی هەفتەیەک تەلەفۆنم بۆ کرا و پێم گوترا شتێک بەدی دەکەن و دەیانەوێت پشکنینی زیاتر بکەن. ئەو خانمەی دانیشتووی شاری کانبی لە ئۆریگن بە شێوەیەکی خۆبەخشانە بڕیاریدا بوو بەشداری ئەو لێکۆڵینەوەیە بکات بۆ ئاماژەکانی پشکنین لەو کەسانەدا کە تەندروستن. لەو لێکۆڵینەوەیەدا پشکنین بۆ ئەو پارچانەی DNA دەکرێت کە بە شانە گەورەکان شاردراونەتەوە. ئەم جۆرە پشکنینە پێی دەگوترێت پشکنینی بایۆپسی شلەمەنی لە ئێستادا بۆ نەخۆشەکانی شێرپەنجە ئەنجام دەدرێت بۆ چاودێریکردنی کاریگەریەکانی چارەسەریەکان. ئێستا کۆمپانیایەک پشکنینی خوێن ئەنجام دەدات بۆ ئەو کەسانەی کە هیچ نیشانەیەکی شێرپەنجەیان نییە، وەک ڕێگایەک بۆ دۆزینەوەی لووەکان لە پانکریاس، هێلکەدانەکان و شوێنەکانی تر کە هیچ شێوازێکی پشکنینی پێشنیازکراویان نییە. ئەگەر ئێمە ئەم جۆرە شێرپەنجانە لە قۆناغێکی سەرەتاییدا بدۆزینەوە بەر لەوەی کەسەکان نیشانەکانیان لێ دەرکەوێت، ئەوە بژاردەی زۆرتریان دەبێت تا چارەسەرێکی کاریگەریان بۆ بکرێت و زۆربەی جاریش چارەسەر دەبن. لە ئێستادا ئەو پرسیارە بەکراوەی ماوەتەوە ئایا ئەگەر ئەم جۆرە پشکنینە خوێنانی شێرپەنجە بکرێتە نێو پشکنینی ڕۆتینەوە تەندروستی خەڵکی باشتر دەکات، یان ئایا لە ئەمریکا هاوکار دەبێت بۆ بەجێگەیاندنی ئاماجی کۆشکی سپی بۆ کەمکردنەوەی ڕێژەی لە 50% مردن بە شێرپەنجە هەتا 25 ساڵی تر؟ هیچ تاقیکردنەوەیەکی تاقیگەی پرفێکت نییە و نازانین کامەش تا چە ئەندازەیەک پرفێکت یان باش دەبێت. ئەو بەڵگانەی لە دەستماندایە هێشتا هیچ دەرەنجامێکی تەندروستی نیشان نادات، بۆیە ئەستمە لە ئێستادا بتوانین سوودەکانی لەگەڵ زیانەکاندا هەڵبسەنجێنین. کۆمپانیای گرایل زۆر لە پێش کۆمپانیەکانی ترە تا ئەو پشکنینانە بخاتە بازارەوە لە کاتێکدا نزیکەی 2000 پزیشک خواستی ئەوەیان هەیە ئەو پشکنینەی نرخەکەی $949 ئەنجام بدەن. بەشێکی زۆر لە کۆمپانیەکانی بیمەی تەندروستی تێچوونی ئەم پشکنینە لە ئەستۆ ناگرن. Hold steady.